خاتونێکی بەڕێز خوشکێکم نووسیوێتی مامۆستا من کچێکم تەمەنم 26 ساڵە 7 ساڵە دوعا دەکەم کە خوای پەروەردگار ئیشێکی گونجاوم بەنسیب بکە بەڵام تا ئێستا نەمتوانیەوە بچمە سەرکارێک کەوا سوودمەند بم و بژێوی ژیانم دابین بێ زۆرجار دەکەومە گومانەوە ئایا نوێژەکانم عیبادەت و تاعەتەکانم دروستە ئایا من ئەو هەموو دوعا دەکەم دەنگم بە ئەڵڵا دەگا سوبحانەه وتەعالە بەڕێزان ئەم پرسیارە لە تەوەرەکانی پێشوشدا لە ڕێی تەلەفۆنیشەوە ئەم پرسیارەم لێکرا ئەم خاتونە بەڕێزەم کچە بەڕێزەم باسی ئەوەی کردووە لە تەمەنی 19 ساڵیەوە کە ئێستا 26 ساڵ بێ 7 ساڵە لە 19 ساڵیەوە عەوداڵی ئیشێکە بۆ بژێوی ژیان کەسانی تر لە تەوەرەکانی پێشوودا بە پەیوەندی تەلەفۆنی پەیوەندیان پێوە کردین و دیارە ئەوان مەبەستی دوعاکانیان کە چەند ساڵێکە دوعا دەکەن بۆ مەبەستی ئیشکردن نییە هەیە مەبەستی زەواجە هەیە چەند ساڵێکە دوعا دەکا و خوای پەروەردگار لە کرێچێتی ڕزگاری بکا و ببێتە خاوەنی خانووی خۆی هەیە دەیەوێت بگات بە دڵخوازەکەی و کە ڕێگرێک لە بەردەمیا دروست بووە ئەم پرسیارە کە پرسیاری ئەم خاتونە بەڕێزەیە پرسیاری زۆربەی بینەرانیشە بۆچی دوعام گیرا نابێ سەرەتا بەم خوشکە بەڕێزە دەڵێم کە خاوەنی پرسیارەکە بوو یەکەمیان بەڕێزم تۆ کچی ئەگەر باوکت لە ژیاندایە نەفەقەی تۆ بژێوی ژیانت لە خواردن لە جلوبەرێک لە شوێنی مانەوەت لە پێداویستیە بنچینەیەکانی ژیانت خوای پەروەردگار باوک ئەگەر ساغ و سەلامەت بێ نەخۆش نەبێ تێر و تەسەلیەک لە ماڵەکەدا دیار بێ واجبە کە کچەکەی وەکو گوڵ بەخێو بکە یەکێ لەو ڕێزانەی کە خوای پەروەردگار لە ئیسلامدا لە ئافرەتی گرتووە بەس ئەوە لە دینی ئیسلامدا دەست دەکەوێ کچ معەزەز مکەڕەم بەخێو دەکرێت لەلایەن باوکەوە هەموو پێداویستە بنچینەیەکانی ژیانی سەردەم بە پێی توانای باوکەکە و ئیرادە و قدرەتی ماڵی ئەو ماڵە دەبێ بۆی جێبەجێ بکرێ حتا بە ئەمانەتەوە دەیداتە دەستی پیاوێک بە نیکاحی شەرعی و دەبێتە هاوسەری ئەو کاتەش کە بوو بە هاوسەر بوو بە ژن دەبێت مێردەکەی وەکو گوڵ بەخێویکە بە ئەندازەی ئەو مادەی کە لە ماڵەکەدا هەیە و لەبەر دەستیایەتی کەواتە تۆ ئەگە باوکت ماوە و باوکت ساغ و سەلامەتە ضرور نییە ئەوەندە بیر لە ئیشکردن بکەیتەوە چونکە نەفەقەت لەسەر باوکت واجبە بەڵام ئێمە لە پرسیارەکەی تۆدا ئەگەری دۆمیش وەرگرین ئەگەری دۆم ئەوەیە جەنابەت باوکت نەمابێ ئەگەر نەماوە خوالی خۆش بێ ئەگە باوکت ماوە لەوە ئەچێ باوکت نەخۆش بێ باوکت بە ساڵا چوو بێ باوکت موچەخۆرێکی ئەم حکومەتە بێ بە 2 مانگ موچەی وەرنەگرت بێ یان موچەکەی خانەنشینێکی زۆر کەم بێ ئالەم کاتەدا تۆی خانمی بەڕێز و گوڵی ماڵ کچان ئاوەدانکەرەوەی ماڵەکانن خۆزگە ئەم گڵۆپە جوانە ئەم ڕووناکیە هەر لە ناو ماڵەکاندا بوویایە بەڵام ئەو کچە بەڕێزەی کە هەست بە مەسئولیەتی سەرشانی دەکا بەرامبەر بە باوکە هەژارەکەی بەرامبەر بە باوکە نەخۆشەکەی بەرامبەر بە کەم ئەندامی باوکی خاوەن پێداویستی باوکی هەست دەکا باوکی موچەکەی کەمە یان برایەک دوو برایی نییە کە کەسابەتێکی باش بکەن یان جاری وا هەیە برایان هەیە بچووکن خەریکی خوێندنن کچەکان گەورەترن ئەم کۆمەڵگای ئێمە ئەمانەی هەموو تێدایە ئەم کچە بەڕێزە لەم کاتەدا ئاساییە ئەگە بڕواتە دەرەوەی ماڵ بۆ کارکردن بۆ کەسابەتێک بەم مەرجانە یەکەمیان ئەو کار و کەسابەتە لە ڕووی جەستەییەوە لەگەڵ ئافرەتا بگونجێ چونکە جەستەی ئافرەت تەحەمولی هەندێ شت ناکە لەوانەیە 1-2 ساڵ بتوانە کار بکە بەڵام دواتر تووشی نەخۆشیێتی درێژخایانی وا بێ هەموو تەمەنی لەدەستدا یان لەوە چێکارێکی ئەوەندە قورس بکە پاشان کە شووی کرد دایکایەتی لەدەستدا و نەتوانێت بێتە دایکی منداڵ بۆیە ئیسلام کاتێک کە دەفەرمێ ماڵەوە بێتەوە باشترە هەموو مەسلحەتەکانی داهاتووی ئافرەتی کردووە نەکەری ئێستای بۆیە دەبێت ئەو ئیشەی کە جەنابەت ئەگە یەکەم بۆی دەچێت دەرەوە لە ڕووی جەستەتەوە زەرەدل لێ نەدا دووەمیان لە ڕووی دین و ئیمانەوە دەبێت ئەو ئیشە حەڵاڵ بێ واتە کچێکی بەڕێز مافی ئەوەی نییە بچێت لە نادیەکە لە شوێنێکی قومارخانەدا لە شوێنێکی سەماخانەدا لە شوێنێکی ئەو شتانەی کەوا ئەم نێرگە لە خانە و کافتریای ناوە نازام چی ناوە ئافرەتێ بڕوا بۆ کۆمەڵە خەڵک جاژن بن یان پیا و کوڕ و کچ بن بڕوا نێرگەلایان بۆ دانێ ئەوانەوانە کە لە دینە حرامن نابێ ئەم کەسابەتەکە ئەم کچەتیا بەشدارە لە ڕووی دینەکەیەوە قەدەغەکراوە بێ سێمیان پێویستە لەگەڵ ئابڕوو و ڕێز و حرمەتی ئەم کچەدا بگونجێ بەڕێزان زۆر بە ڕاشکاوی دێڵێم ڕۆژانە جار هەیە خەمبار دەبم
دڵنیاتان دەکەمەوە بە ئەندازەی ڕێز و حرمەتی کچەکانی خۆم حەز دەکەم کچەکانی هەموو خەڵکیش ئاوا ڕێزدار بن، ئاوا پارێزراو بن، ئاوا حرمەتیان پارێزراو بێ. بەڵام دڵنیاتان دەکەم زۆر جا دەچمە مارکێتێک سۆپەرمارکێتێکەوە مۆڵێکەوە تەماشا دەکەی کچێکی گەنج و جوان دانیشتۆ فەقیرە لە شوێنێکە ئیشەکەی ئەوەیە بۆ بژێوی ژیانی ئەوە چۆتەوێ، بەڵام سەیەکەی لە ناو کۆمەڵێک کوڕایە، کۆمەڵە کوڕی هەرزەکار کە ئەوانش ناڵم خەڵکی خراپن، بەڵام برایان تەمەنەکەیان وایە کۆمەڵە کوڕی هەرزەکار یەک دانە کچ فەقیرە لە ناویاندا ئاخر پێداویستی دەستنوێژی دەبێت، ئاخر خۆگۆڕینی دەبێت، دانیشتن و هەڵسوکەوتی کچ لەگەڵ کوڕا زۆری فەرقە. کچێک لە ناو کۆمەڵە کوڕا کۆمەڵە چاو لەسەری وەڵڵەهی بەڕاستی ئەو حیا و حرمەت پارێزراوی نییە. ناڵم نەکرێ، بەڵام جاری وایە مارکێتی گەورەم بینیوە دوو کاشێری هەیە بۆی کە پارەکان وەرگرن لە خەڵک. باشە بۆ بەشی ئافرەتان و پیاوان جیا نەکرێتەوە، بۆ ئەم ئافرەتە هەر تەعامل لەگەڵ ئافرەتانانەکە، بۆ لەگەڵ کوڕ و پیاوی شابیکە، بۆ کوڕێک لەگەڵ ئافرەتانە بیکە، بەشی کوڕان جیابێ بەشی پیاوان بەشی ئافرەتان لە مارکێتەکاندا جیا. ومێدەمارم ئەوە بکرێتە بابەتێکی گرنگ، بەڵام ئەگەر زانی تەنها کچەکەت دەنێری لێ ناو 6 کوڕا لە مارکێتێکە لە کۆگایەکە لە مەغزانێکە ئیش دەکەن، بەڕاستی ئەوە ئەو کچە زۆر ناڕەحەت دەکا. و ئەگەر کچێکی زۆر دامەزراوی بە ئیمانی بە ڕەوشتی پەروەردەی جوانی ماڵەوە نەبێ لەو بڕوایدام لە ئاخری لەسەریشی قەرزار ببیەوە. بۆیە بەڕێزم تۆ وەکو کچێک ئەگەر هەوڵی خۆتت داوە دوای ئەوەی عەرزم کردی باوکت نەخۆشە یان باوکت هەر نییە یان هەژاریتان لە ماڵەوە پێوە دیارە یان براکانت گەورەنین و بچووکن و پێویستی مەکتەب و ئەوانیان هەیە، تۆ وەکو خاتوونێک لێ لەش ساغ لێ بڕۆ کار بکە. بەڵام بەستێ نەزیک کە باسم کرد ئێستا بێنە سەرەوەی کە پرسیارەکەی تۆ دەڵێ من ئیشەکەم دەست ناکەوێت، واتە احتیمالی ئیشت دەستکەوت پێ، بەڵام ئەو ئیشە نەبووە کە دڵی تۆ بیخوازێ یان مرتاح بی یان ئەو بڕەمادەیەت دەستکەوێت کە پێداویستیەکانی ژیانی خۆت و هاوکاری بنەماڵەکەتی پێدابینکەی. بەڕێزم لەم کاتانەدا ئەبێ ئاگادار بی یەکەم شت شەیتان گومان نەخاتە دڵتەوە، ئاگادار بە ئەمە خێری پێوەیە. ئەگەر ئەو ئیشەی چووی بە دڵ ئاواتت خواست هەموو کارەکانی خۆت جێبەجێ کرد، بەڵام بە نسیب نەبوو، لەم کاتەدا دڵنیا بە خێری پێوەیە خوا تۆی لە بەڵایەک لاداوە. کچی شیرینم لەوە ئەچێت چوو بوویتایە ئەو شوێنە و کارت بکردایە تووشی زەرەرێکی گەورە بوویتایە، تووشی بەڵایەک بوویتایە، لە ڕێگەی هاتوو چۆدا تووشی ڕووداوێک بوویتایە. خوای پەروەردگار تۆی لە بەڵایەکی گەورە لاداوە، من و تۆ نازانین، بەڵام ئەڵڵا سوبحانەه وتەعالا ڕەحمی پێکردووی کە کارەکەت بەنسیب نەبووە. ئەمە یەکەم. دووەمیان خۆت ترست لە ژیان هەیە، ئەم ژیانە یەک عادەتی هەیە وەکو ئەشکەوتێک وایە کە قسە دەکەی هەمان شتت دێدەداتەوە کە تۆ کردوتە. هەر کارێک ترسای وتت نابێ دڵنیات دەکەم لە کۆتاییە کە نابێ، بۆیە گەشبین بە کارت دەست دەکەوێت. زۆر جار ئەزمموی ژیان ئەوەی نیشانی منیش و جەنابیشتان داوە بەڕێزان. دوو کەس یەکیان زۆر گەشبینە بەیانی هەڵدەستەیە کاری خۆی دەزانێت بەرەو ئیشێک دەڕوە ئامانجێکی هەیە، زۆر نوێژی کردووە دوعای کردووە بیسمیلای کردووە، ئەوەندە بە گەشبینانە دەڕوە یەقینی هەیە کە دەبێت باوەڕکە زۆر بە ئاسانی ئیشەکەی بۆ دەکرێت. ئەوەی تریشیان ڕاستە ناوی خۆی هێناوە دەستنوێژی هەبوو نوێژی بەیانیشی کردو دوعاشی کردو، بەڵام ئەوەندە ڕەشبینانە بیر دەکاتەوە لە ژیان. هەل لە ماڵەوە یەقینی هەیە کە ئیشی دەست ناکەوێت، دەنگەکەت بوا ئاڕاستەی ژیان کرد کە من ئەمڕۆ ئیشم دەست ناکەوێت، ئەچمە فڵان کۆمپانیا دڵنیام وەرم ناگرن، ئەچمە فڵان شوێن دڵنیام وەڵامم نادەنەوە. بەڕێزان ئالم کاتانەدا چونکە تۆ گەشببیننی دڵنیا بە ئیشت دەست ناکەوێت. بۆیە خوشکی بەڕێزم تۆ لە ئەنجامی ئەوەی حەوت ساڵ تەمەنێکە ژیانێکی زۆرە، تۆ گەڕاوی بەدووی ئیشێکە کە دەستن نەکەوتەوە مەڕەمێ پرسیاری دەیان خەڵکی تریش بێ، ئاواتەکە نەهاتە جێت ڕەشببینی خەریکە لە پرسیارەکەتا دیارە کە بەسەر ژیان تازاڵ دەبێت. بۆیە ئەو لا پەڕێ فرێدە گەشببین بە بە ژیان. ئەگەر گەشببین نەبی تیا دەچی دەڵی نوێژەکانم قبوڵن، بەڵێ بە دڵنیاییەوە نوێژەکە مەرجە شەریعەکانی خۆی تێدا بێ پەیوەندی بەوە نیە تۆ ئیشت دەستکەوتۆیان نا، ئەوە معنای وانێ خوا نوێژەکانی قبوڵ نەکردو بۆیە کە کەسابەتت دەست نەکەوتووە. ئایا دوعاکانم دەگا بە ئەڵڵا هیچ گومانن نەبێت تۆ ئیمانداری خوای پەروەردگار لە نەسی قورئانە لە سوورەتی غافرە ئاەتی 60 دەفەرمێ وقال ربكم ادعوني استجب لكم. خوای پەروەردگار دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بڵێ وقال ربكم پەروەردگارتان خۆی فەرموویەت ئێمە قسەی خوایە وعدی خوایە ادعوني استجب لكم،
ئێوە دوعا بکەن لێم بپاڕێنەوە داخوازیم لێ بکەن بابێن بەدەنگتانەوە تۆ دوعا بکە و وەڵامەکەی لەسەر من خوا لە سوڕەتی ئەلبەقەرە ئایەتی 186 دەفەرمێ ئوجیب دعوة الداعی إذا دعانی من بەڵێنم داوە هەر کەسێک هاوارم لێ بکە بڵێ یا ئەڵڵا بێ بە هاوارمەوە خوای گیان ئەو ئیشەم بۆ بکەی دەفەرمێ ئوجیب و بەڵێن بێ وڵامی دەدەمەوە بەمەرجێک بەڕێزان ئەمە زۆر بە دیقەت وەرگرن فەلیەستەجیبوا لی وەلیؤمنوا بی یعنی خوا حەزی بە چ کارێک کرد بیکە خۆشت حەزت بە چی کرد داوای بکە ئەمە لەناو چوارچێوەیەک بگرن و بەردەوام بیهێنە بەر چاول لە کاتی دوعاکردنە فەلیەستەجیبوا لی تۆ بزانە خوا داوای چی کردووە ئەوەی لە شەریعەتی ئیسلامە داوا کراوە تۆ بە فەرمانەکانی خوا جێبەجێ بکە ئەوەی خوا حەزی لێبوو جێبەجێ بکە وەلیؤمنوا بی ئیمانیشت وابێ ئەم ئەرز و ئاسمانە هیچی زەڕەیەک کەمتر لە زەڕەیەکی بەبێ وست و ڕەحمەت و ئیرادەی ئەڵڵا سوبحانەه وتەعالە ناجوڵێ دەرگای خەزێنەکانی خوا هەمووی کراوەتەوە هیچ شتێک بۆ خوا مستەحیل نییە خوا کە فەرمووی ببە یەکسەر دەبێ وەلیؤمنوا بی ئیمان بەدەسەڵاتی خوا بێ یەقینت هەبێت تۆش حەز دەکەیت چی داوا لە خوا بکە بیکە بەڵام بەو مەرجەی فەلیەستەجیبوا لی تۆش وەڵامی خوا دابێتەوە